ناکرێت تەنها یەک ڕۆژی بۆ دابنی ئافرەت ڕێزی خۆی هەیە ئاوادانی ماڵە دایکە خوشکە خێزانە دەکرێت ژیانش خۆشی بۆ دابن بکەیت ئەویش هاوسەری ژیانە بێ ئافرەت لە کۆمەلگا ناکرێت بژین. ڕۆژی جیهانی ئافرەتان لە گشت ئافرەتی کوردستان و هەموو جیهان دەکەم. هەرچەندە ڕێز لە ئافرەت بگیرێت هێشتا کەمام. ئافرەت نیوەی کۆمەلگایە، پێویستە ئافرەتان هەمیشە پشتگیری یەکتر بکەن لە هەموو بوارێکە. حەنانەت و پیرۆزی و جوانی دایکە. ئێمە لە دایکی دایکیش ئافرەتە کە ئافرەتە بەڕای من وەکو کەسێک بەڕای من ئافرەت لەو وەسفا زۆر گەورەتر و زیاترە تەنها مافی پێ بدرێنە. من دەڵێم پێویستە ئافرەت ژیانی پێ بدرێ، هەڵی پێ بدرێتن. ناو مجتەمای ئێمە کابینی ڕێز لە ئافرەتەگری دەڵێن ئەو بەنەوەی شتکە تەمەشاتەکە، بەڵام وان نییە تۆ دەبێت تەمەشا ئەوگە نەکەی، تەمەشاوی دیکە نەکەی، دەبێت سێری خۆت بکەی، سێری بەردەمی خۆت بکەی، سێری کەسی دیکە مەکە، دەبێت زۆر ڕێز لە ئافرەت بگری. تر ئافرەت بەڕاستی زۆر پێویستە لەگەڵ ژیانە، زۆر دەبێت ڕێزی بگری، قەدری بگری، خۆشی بواتی، سۆز و مەحەبەتی بدەیت.